سڵاو قوتابیانی خۆشەویست دەچینە سەر وانەی ئاوێتەکردنی نەخشەکاندا هەر لە بەشی یەکەم لە کەرتی سێیەمدا. قوتابیان ئاوێتەکردنی نەخشە بامانای چییە؟ قوتابیانی خۆشەویست ئاوێتەکردنی نەخشە تەبعاً لە پۆلی 11 شتێکن لەسەری خوێندیە، واتە ئەو دوو نەخشەی ئەمە هەمانە چۆن تێکەڵی یەکتریانەکەین F سێرکڵ G یاخود G سێرکڵ F باشە، و لەگەڵ ئەوەشدا کردارەکان لە بینیاندا بۆ نمونە fx کۆجیx یان fx کەم gx یان fx دابەشی gx یاخود fx لێکدانی gx. یاڵا بابزانین کۆماڵەوەی دەکەین. قوتابیان ئاوێتەکردنی نەخشە ئەگەر fx مان هەبیتن، ئەگەر fx مان هەبی fx بریتە لە چی؟ بریتە لە 2x کەم 2 ئەوە نەخشەی fx و gxش بریتە لە چی؟ بریتە لە x توان 2 کەم 1 دوو نەخشەی سادەنە. ئەوە هەر یەک لەمانەی خوارەوە بدۆزەرەوە. بابزانین یەکەم جار کردارەکان قوتابیان دەرێ f کۆجی x مانای چی ئەو قسەیە؟ f کۆجی x واتە fی x کۆجی x باشە قوتابیان. بابزانین دەکاتە چی؟ یاڵا fx دەکاتە چی؟ لە جیاتی fxی دەنووسم 2x کەم 2 کەوانە کۆ ئەو جارە gx چیە؟ لە جیاتی دەنووسم x توان 2 کەم 1. بابزانین دەکاتە چی؟ 2x کەم 2 موجب جاران x توان 2 موجب x توان 2 موجب جاران سالب 1 دەکاتە سالب 1 یەکسانە بە ئەو جدەی ڕێکی دێخم کوڕێکی دێخم ئەو x توان 2 x توان 2 کۆ 2x ئەوە سالب 2 ئەوەش سالب 1 لەگەڵ یەکتر ڕادەی لێکچوونە کەواتە دەبیتە چەند دەکات؟ سالب 3 کەواتە ئەنجامی f کۆ gx ئەوە نەتیجەکەیەتی. قوتابیان هەندێک جار دەکرێت بە ژمارەش بێتەوە. بۆ نمونە تەماشەکەنێ دەرێ ئێفی کۆجی ئۆف بۆ نمونە سالب 2 مانای چێ قوتابیان؟ واتای ئەوەیە ئێفی سالب 2 کۆجی سالب 2 ها قوتابیان کە دەرێ ئێف کۆجی سالب 2 واتە ئێفی سالب 2 کۆجی سالب 2. یاڵا بابزانین دەکاتە چی؟ با لە جێی دابنین. یاڵا سالب 2 لە ئێفی دابنێم قوتابیان سالب 2 جاران 2 دەکات سالب 4 سالب 4 لەگە سالب 2 دەکات سالب 6 کۆ ئەجارە سالب 2 لە چی بادابنین؟ سالب 2 توان 2 دەکاتە 4 4 کەم 1 دەکاتە 3 ئەنجامەکەی دەکاتە چەند؟ سالب 6 کۆ 3 دەکاتە سالب 3 کەواتە ئەنجامی f کۆجی سالب 2 بریتە لە چەندی؟ بریتە لە سالب 3. یعنی دەکرێت بە گۆڕاوی x کۆکردنەوە هەبی و دەکرێت بە بەها کۆکردنەوەت هەبیتن. یاڵا ئەجارە باچینە سەر ئەوەیە ئەوان کۆ ئەجارە کەمە f کەم gx مانای چییە؟ fی x کەمی gx باشە. یاڵا با بێن دابنین زانێ fx دەکاتە چی؟ دەکاتە 2x کەم 2 ئەوە کەم کەوانە ئەدی gx دەکاتە چی؟ x توان 2 کەم 1 ئاگادار بە دوێکەوان یادەوەی بزانیەوە نەخشەی fx و بزانیەوە نەخشەی gx یەکسانە ڕێکی دێخم 2x کەم 2a ئەوە سالب بە جاران هیناو کەوانەی دەکەم سالب جاران x توان 2 سالب x توان 2 سالب جاران سالب 1 موجب 1 ڕێکی بێخم سالب x توان 2 کۆ 2x ئەو دوانە ڕادەی لێکچوونە سالب 2 لەگە موجب 1 دەکات سالب 1 ئەوش بریتە لە ئەنجامی f کەم g of x. ئەوەشیان دەکرێت بە بەها لە بۆم بێتەوە. بۆ نمونە دەرێ f کەم g of بۆ نمونە ژمارە چی برێت؟ بۆ نمونە دەرێم 4 باشە مانای چییە؟ یعنی ئێفی 4 کەم g4 هاگادار بە لە هەردووچیانە دەکرێت بە بەهاش لە بۆم بێتەوە. یاڵا بابزانم دەکاتە چی؟ 4 لە ئێفی دانێم 2 جارانی 4 دەکات 8 8 کەم 2 دەکات 6 کەم ئەو جارە 4 لە g دانێم 4 توان 2 16 کەم 1 دەکات 15 ئەنجامی دەکاتە چەند؟ 6 کەم 15 دەکات چەند؟ دەکات سالب 9 کەواتە ئەنجامی f کەم g ئەو 4 کەواتە ئەویشان دەکاتە سالب 9 واتە دەکرێت بە گۆڕاوی یەکزوی دەکرێت بە بەها لە بۆم بێتەوە. ئەوە بەنسبەت f کۆجی و f کەم g. باچینە سەر ئەو جارە لێکدان قوتابیان باچینە سەر ئەو جارە لێکدان f gx باشە f gx لێکدانەکە یاڵا لەگەڵم دابن لێ با نەخشەکەم لە بەرچاوی بزر نەبیتن تەماشەکەنێ قوتابیان f g of x جوان دیقەتکە قوتابیان نێوان f و g چ نووسرەیە؟ هیچ نەنووسرەیە واتای لێکدانە تێکەڵی نەکەی ئاگادار بە
واتای لێکدانە مانایتی ئەوەیان دەکا ئێفی x جارانی چ جارانی gx یاڵا ئێفی x دەکاتە چەند نەخشەکەی دەنووسم 2x کەم 2 و gxش دەکاتە x توان 2 کەم 1 دەین چ دەکەی ڕاددەی یەکەم جاران هەردووچی 2x جاران x توان 2 دەکات 2x توان 3 2x جاران سالب 1 دەکات سالب 2x ئەوە تەواو بوو ئەو جارە ئەوەکەی بکە سالب 2 جاران x توان 2 سالب 2x توان 2 سالب 2 جاران سالب 1 دەکات موجب 1 ڕێکی بێخین لە توانە بەرزەکە لە توانە بچووکەکە 2x توان 3 لە 2x توان 2 سالب 2x توان 2 کەمی 2x کۆ 1 ئەوە بە x دەکرێت بە ژمارە لە بۆم بێتەوە قوتابیان بابزانین بە ژمارەکوە بۆ نمونە دەرێ f g of بۆ نمونە دەرێت 2 باشە واتای چێ قوتابیان ئەگەر لێبی f g of 2 واتای ئەوەیە f 2 جارانی g2 باشە و دەشکرێ لێکدانەکە دیتۆ ئەجە دووەکەی دانەی فەرقی نییە کەواتە f g of 2 واتای f 2 جارانی g2 یاڵا f 2 دەکات چەند دوو لێرە دانێم 2 جاران 2 4 4 کەم 2 دەکات 2 ئەوە خەڵاس بوو جاران ئەدی g2 2 توان 2 دەکاتە 4 4 کەم 1 دەکاتە 3 ئەوەش کردی 3 ئەنجامەکەی 2 جاران 3 دەکاتە 6 کەواتە f g کەوانە of 2 دەکاتە چەند دەکاتە 6 ئۆڤەر بەها با بینە سەر دابەشی ئەو جارە قوتابیان دابەش f دابەش g of x مانای چیەوە واتە f x دابەشی gx یاڵا با بێن بیدۆزنم زانی دەکاتە چەند f x دەکاتە 2x کەم 2 و gx دەکاتە x توان 2 کەم 1 ئەوە ئەنجامەکە ئەگەر بۆی نەگری ماوەها ڕێکرد x توان 2 کەم 1 تەمان ئەوە شیتەڵەبی سەرێش تەنها 2 هاوبەش وەگرن یاڵا با شیتەڵی کەم زان چەندەکە تابیان ئەو دو هاوبەش وەگرم دەکرێت تەوان دەتوانم هاوبەجێ بێرم بە دەتان برێت دەبی برێم چێ x یەکسان نەبی بە موجب 1 و سالب 1 چونکە ژێرەی کەتی نابی سفر بی ئەوە دوی تێدا ئەوەش دوی تێدا دەتوانم بنووسم x کەم 1 باشە لە خوارێ دەکاتە چی x دوو شیتەڵە جیاوازی نێوان دوو دووجەیە xەک لێرە xەک لێرە یەکێک سالب یەکێک موجب 1 بە 1 چونکە لۆ x توان 2 کەم 1 چی لێ دێ ئەوجا شکوتە بیتەوە x کەم 1 لەگە x کەم 1 دەڕوا دەکاتە چی دەکاتە 2 لەسەر x کۆ 1 بەڵام دەبی چ بکەین دەبی مەرجەکی لەگە بنووسین بڵێن x نابی یەکسان بی بە موجب 1 و سالب 1 لەبەرەوە نەخشە ئەسڵیەکەیەتی باشە قوتابیان کەواتە ئەوە ئەنجامی f دابەشی دەکات 2 لەسەر x کۆ 1 x یەکسان نەبی بە موجب 1 و سالب 1 واروها دەکرێت بە بەهاش لە بۆمان بێتەوە بە بەها کۆ قوتابیان بۆ نمونە دەرێت دەرێ f دابەش g of بۆ نمونە دەرێ سالب 1 مانای چی ئەو قسەیە ئەگەر بابزانین دەکاتە چی یاڵە با دامنێ زانین چ دەقەومێ ئەفکا f سالب 1 دابەشی g سالب 1 باشە یاڵە f سالب 1 دابەشی g سالب 1 یاڵە f سالب 1 چەندە 2 جاران سالب 1 دەکات سالب 2 سالب 2 لەگە سالب 2 دەکات سالب 4 سالب 1 لە جی دانێم سالب 1 توان 2 1 کەم 1 دەکات سفر ئەتو چ بەوەی دەرەی ژمارە لەسەر سفر پێی دەوتە چێ پێناسە نەکراوە ئەو کاتە دەرێم چێ دەرێم پێناسە نەکراوە پێناسە نەکراوە ئەگەر ژمارەشم لەو دەرچوو دابەژوە ئەتیادی دێم دابەشی دەکەم باشە قوتابیان بۆ بەنسبەت ئاوێتەکاندا کردداری کۆ کەم جاران دابەش ئاگادار بن هەم بە گۆڕاو هەم بە ژمارە دەکرێت مامەڵەی لەگەڵ بکەین باشە قوتابیان بۆ بەنسبەت ئاوێتەکردن ئەو جارە باچینە سەر سێرکڵەکەی قوتابیان بابزانین سێرکل و مامەڵەی لەگەڵ دەکەین قوتابیان سێرکڵ f سێرکڵ g باوەستەوەرەوە مەڕەوە بەجێمان مێرە قوتابیان تەماشەکەنێ ئاها تەماشای ئەو پرسیارەیکە f سێرکڵ g of x مانای چییە یان بە کوردەکەی خۆمان f پاش g of x باشە ئەو بە کوردەکەی خۆمانە و ئەگەر برێ هەندێک زار قوتابیشەوە دەخین تۆ لە جیاتی FOG دەرێ فۆک باشە FOG لە خۆها دەخینیتەوە گرنگ ئەوەیە ئەتوو تێبگەی ئەوە مانای چییە واتای ئەوەیە f کەوانە gx معنای چی ئەو قسەیە واتە نەخشەی g دەخەینە چێ نەخشەی g دەخەینە ناو f واتە نەخشەی g بە کاملی f سێرکڵ g
اف سيركل جي واتا جي بكاملي است شويني اكسي افكي شويني اكسي افكي ابو معنى هذه باشا يعني اگر بورنا ليره بنوسم تماش كان قطابيان اف اكس بوتمانتيا دكا دو اكس كم دو باشا اي ادي جيتيا جي اكس دكات اكس توان دو كم كدرين اف سيركل جي زان دي خطي خسا كم كها اف سيركل جي واتا جي بكاملي است شويني اكس اف واتا جي بكاملي جي بهموي است تشندر است شويني اكس اف باشا است شويني اكس اف واتا دتوانين او ها بنوسين تماش كان قطابيا دتوانين بنوسين س دو جي اكس ها كم دو ها تمكن لزياتي اكس كي ها است جي اكس واتا لو تقول اف سيركل جي كواتا جي است شويني اكس اف كي يعني دتوانم يكسر راسته خدا بنمو بنوسم دو كوانا لزياتي اكس تي بنوسم نقشي جي اكس دنوسم واتا اكس توان دو كم يك او زا كم دو كواتا دكاتتي دو زارا اكس توان دو دو اكس توان دو دو زارا سالب يك سالب دو كواتا دكاتا دو اكس توان دو كم سال او انزامي اف سيركل جي باشا قطابيا ادقر بين بري جي سيركل اف جي سيركل اف اوف اكس او معنى يا قطابيا جي سيركل اف واتا اف استشفيني اكس جي كي واتا بو معنى يا بريم بوز معنى بريم جي كوانا اف اكس باشا معنى يا واتا اويا نقشي اف دستناو جي نقشي اف بكاملي استشفيني اكس جي كي نقشي اف بكاملي استشفيني اكس جي كي باشا باب زاين دكاتتي واتا بوز معنى بريم دكاتا ها لشويني اكس جي تدنسم دنسم اف اكس هموي توان دو كميك ها تماشي كيكوا جي سيركل اف استناو جي ها واتا لشويني اكس جي كي ها اكس جي كي اكس توان دنيا لزياتي اكس دريت در اف اكس توان اتواني وابنوسي دشتواني اكسر وراما كي بنوسي ها لزياتي اكس كي ها كتابيا اف كمان بردنا جواتا لزياتي اف تبرسم دتوان بنوسم دو اكس كم دو هموي توان دو اكس كم دو ها لزي اكسي اف بكامل استشفيني اكسي جي كي كمية باشا قطابيا يلا اوش كواني دو جاي تواو تسون داي كينوا رادي كم دو اكس هموي توان دكات سار اكس توان دو زاران رادي كم زاران رادي دوم دو زاران دو اكس سار اكس زاران سالب سالب هشت اكس باشا كو سالب دو توان دكات سار كمية كواتا انزامك دكاتة سار اكس توان كمي هشت اكس كو موجب سار كمية دكاتا موجب سي اوش اف سيركل جي اوش يعني جي سيركل اف اقا داربا دوباره كما بخير اف سيركل جي واتا جي دستا اكسي اف ها چونكلو ورا دقتك وتبو اوش شويني تبو شويني اكسي اف يبو باشا ادي وتبو اوش شويني اكسي جيبو ها بزانا كدري اف سيركل جي بكاملي استشويني اكسي اف كدري جي سيركل اف واتا اف بكاملي او اف بكاملي استشويني اكسي جي كي او اويتا كردني نخشيا دكري ببهاش لبو ما بيتو باشا ببها بلام اقادار ببها هلوستي لسر بكام بونمونا تماشا كان يقتابيان دانوس انسان اف سيركل جي اوف بونمونا سي باشا معنايتي اوا اف كوانا جي سي اقاداري او قسيم با معنايتي قتابيان واتا او سي سرطان لجي دادني سندم لو درتو او زدي خمنا افكي اقاد لي بها اف سيركل جي سي دخينا او جي سندرتو او زد دخينا افكي باشا اقادار بلا قالوا يتكلينكي هادي قدك اف جي اوف سي تماشا كيتن فرقي هي اف كوانا جي سي اف جي سي هاتن فرقي هي كتاب يعني ليلين لنيوان اف وجي هيت نيا كواتا وزارانا او واتايتيا واتاي او اف سي زاراني جي سي بس اونا اقدار با او دبي نتيجه جي كسيكد لجي دانا انزامك يتسلي درسو او زدي لاف دادني ماشي كتابيا يلا بس سي لجي داني زين دكات سن سي تواندو دكا نو كم يك دكا هشت
واتە ئێفی هەشت ئەو زەدێم ئەو هەشتەی کە لۆم دەرچ ئەو زەدێم لە ئێفی دادنێم دوو جارانی هەشت ها لە جێوێکسی دادنێم دوو جارانی هەشت شازدە کەم دوو دەکات چەند دەکاتە چاردا ئەوەش ئەنجامی ئێف سێرکل جی سێ باشە قوتابیە و دەشکرێ ئاوێتەکەی بدۆزیەوە ئەوزە ئێستا بۆ نمونە سێی لەوەش دانەی هەمان ئەنجام بەداتێ بۆ نمونە ها ئەو ئێف سێرکل جی ئەوە نەتیجەکەیەتی یان نەبەڵێ نەتیجەکەیەتی یاڵە سێی دانێن سێ تواندو نۆ جاران دوو هەژدە هەژدە کەم چار دەکاتە چەند هەژدە کەم چار دەکات چاردا ها هەمان ئەنجام دەداتێ یعنی دەکرێت ئاوێتەکەش بدۆزیەوە ئەوجا ئەنجامەکەش دابنێ و هەروەها ئەو شێوازە شەمانە باشە قوتابیان ئاگادار بن هەموو قسەکانم لەسەر ئەو وێنەیە ڕوون کردەوە ئاگادار وێ سێرکل جی سێرکل ئێف کۆکردنەوە کەمکردنەوە لێکدان دابەش باشە قوتابیان ئەوە پێی دەوتێت نەخشە ئاوێتەکان باچینە ئەوە تەبعەن نمونەی کتێبی بها ئەوانەمان ها ئەوتە ئێف سێرکل جی سێرکل ئێف لێرکانە هەمووی باس کرایە ئەو جارە ئەها تەماشەکەنی ئەوە بە بەهاش یەکسەر نمونەم هینانەوە لە بۆتان باشە قوتابیان ئێفی دوو جی دوو ئەو تەوە ژمارە لێن دەژمارەکانم بە کەیف خۆ دەینەوە بەنسبەت نەخشەکان باشە قوتابیە ها لێرە چەندی دانە لێرە یەکی دانەیە لێرەکانە چەندی دانەیە لێرەکانە دوی دانەیە قوتابیان ها زۆر میماگەدار بە کە دەرێ ئێف سێرکل جی ها نەخشەکان بنووسمەوە نەخشەکەی سەرێ ئێفی ئێکس چ بوو دوو ئێکس کەم دوو بوو وەجی ئێکس چ بوو ئێکس توان دوو کەم یەک بوو وایە ها دەرێ ئێف سێرکل جی یەک مانای چییە یعنی یەکی لە جی دانێ ئەنجامی ئەوجە لە ئێفی دانێ باشە یاڵە ئەکاتە چەند ئەکاتە ئێفی کەوانە جی یەک توان دوو یەک کەم یەک دەکات سفر سفری لە ئێفی دانێ دوو جاران سفر سفر کەم دوو دەکات سالم خلاص إلى الله بڕایەوە تەواو باشە ئەوە جی سێرکل ئێف سالب دوو مانای چییە جی کەوانە ئێفی سالب دوو واتە یەکەم جار سالب دوو لە ئێفی دانێ دوو جاران سالب دوو سالب چار لەگە سالب دوو دەکات سالب شەش جی سالب شەش یاڵە سالب شەشی لە جی دانێمەوە سالب شەش توان دوو سی و شەش کەم یەک دەکات سی و پێنج ئەوەش ئەنجامەکەی بەنسبەت جی سێرکل ئێف سالب دوو ئێف ئۆف سفر ئەوە شتێکی نوێیە ها ئێف سێرکل ئێف جی سێرکل جی ئاگادارەوە دەکرێت ئەوانەش بێتە پێشمان قوتابیانەها لەوانە غەڵەت نەکەی واتای چییە واتای ئەوەیە ئێف کەوانە ئێفی سفر یعنی چی قوتابیان یەکەم جار سفری لە ئێفی دادەنێم فەرمم لە دەرچوو دیسان لە ئێفی دادەنێمەوە یەڵە با دانێم زام دەکاتە چەند قوتابیان هەڵە سفری لە ئێفی دانێم دوو جاران سفر سفر کەم دوو دەکات سالب دوو واتە ئێفی چ ئێفی سالب دوو ئێفی سفر کردی چەند سالب دووەتە سا ئەو دەدێم ئەو سالب دەی دووبارە دیسان لە ئێفی دادەنێمەوە یەڵە دوو جاران سالب دوو دەکاتە سالب چار لەگە سالب دوو دەکات سالب شەش ئەوە ئەنجامی ئێف سێرکل ئێف سفر یەڵە با جی بدۆزینەوە چییە جی سێرکل جی سفر ها دەکاتە چی دەکات جی کەوانە جی سفر کەواتە دەی چ دەکەین یەکەم جار جیەکەی سفرەکەی لە جی دادەنینەوە یەڵە با سفری لە جی دادەنین سفر توان دوو سفر کەم یەک دەکاتە سالب یەک کەواتە جی سالب یەک ها جی سفر چ کردی چەند کردی سالب یەک ئەو جارە دەم سالب یەکی لە جی دادەنێەوە بزانم چەند دەکات سالب یەک توان دوو دەکات چەند دەکاتە یەک کەم یەک دەکاتە سفر کەواتە جی سێرکل جی ئەو سفر دەکاتە سفر ئەو ئەنجامەکەیتی بە نەخشەش دەتوانین بیدۆزینەوە ها قوتابیان بە نەخشەش دەتوانین بیدۆزینەوە باشە بە نەخشە بابزانین کووە ها قوتابیە بە نەخشە بیدۆزینەوە تازە گوتمان ئف ئکس دوو ئکس کەم دوو بوو وایە جی ئەکسیش چ بوو ئکس توان دوو کەم یەک بوو کە دەرێ قوتابیان کە دەرێ f circle f of x معنای چییە ها واتای چییە واتای ئەوەیە f کەوانە f x واتە لە شوێنی هەر ئێکسەکی f x بنووسە واتە دەبیتە چ بزانە چەند عەنتیکەی لێ دێتن دوو کەوانە f x وایە ها کەم دوو دوو کەوانە f x ئەو جا ئەو ئێفێکسەی دادەنێم دووبارە دەکاتە چی ها قوتابیان دەکاتە دوو کەوانە نەخشەی ئێفێکس چییە دوو ئێکس کەم دوو کەمی دۆ چشم هەیە لە دەرێ ئێف سێرکڵ ئێف دەکات چەند ئەنجامەکەی دوو جاران دوو ئێکس دەکات چار ئێکس دوو جارانی وەی دەکاتە سالب چار کەمی دۆکەش لە دەرەیە کەواتە ئەنجامەکەی دەکات چار ئێکس کەم چەند
چارێکس کەم 6 بەنسبەتەوەی G قوتابیان G circle G of X ها دەکاتە چی ئەوەیان G کەوانە GX باشە یەڵ G دەخەینە ناو G واتە لە X جیەکەی G دەنووسم دەبیتە چ ها قوتابیان دەبیتە GX هەمووی تواندوو کەمی 1 ها دەکات GX هەمووی تواندوو کەمی 1 وەرە لە جێی دابنێم زانم دەکاتە چەند ئەگەر لە جێی دابنێم GX بوو X تواندوو کەمی 1 هەمووی تواندوو کەمی 1 باشە یەڵە بابزانین دەکاتە چێوەیان ئەویان کرانەوەی کەوانەی دووجای تەواوە کو دەیکەمەوە ڕادەی یەکەم دووجا X تواندوو دەکات X توان 4 دوو جاران ڕادەی یەکەم جاران ڕادەی دووەم سالب 2X تواندوو دوو جاران X تواندوو 2X توان جاران سالب 1 سالب 2X تواندوو سالب 1 تواندوو دەکات موجب 1 کەمی 1 سالب 1 و موجب 1 دەڕۆن ئەوەی دەمینێتەوە X توان 4 کەم 2 X تواندوو کەواتە دەکرێتن بە چ بدۆزینەوە لەگە خۆشیان ئاوێتیان پێ بکەین F circle F و G circle F باشە قوتابیان ئەو بەنسبەت حتا کۆکردنەوەش دەبی ها بە ئەوەش زیادکردن یەڵە F کۆ F X یعنی چی F کۆ GX ئەوە کۆ FX ها لەگە خۆی کۆکەوە دەبیتە چ دەبیتە FX 2X کەم 2 دیسان کۆ 2X کەم 2 ئەنجامەکەی چەند دەکات 2X کۆ 2X دەکات 4X سالب 2 گە سالب 2 دەکاتە سالب 4 پاشە کۆکردنەوە کەمکردن لێکدا بەڵام ئەگاداربە ئەوانە گرنگترن باشە قوتابیە بە بەها X بە هەمویان دەکرێت مامەڵەی لەگەڵ بکەین ئەو بەنسبەت ئەو نمونەیە باشە قوتابیانی خۆشەویست ئەوەش نمونەیەکی کە هۆمۆرکە لە بۆ ئێوەی بەڕێزماندانەیە بابزانانی کودەتانی بیدۆزینەوە F کەم G G کەم F ئاگادار بە فەرقی ها F کەم G G کەم F فەرقی هەیە ئاگادار بە ئەوە فەرقی هەیەک و دەرەی F circle G G circle F باشە یەڵە ئەوان دەکاتە چی یەڵە FX چەندە یەکەم X تواندوو کەوانەی قەپاتەکەم کەم GX دەکاتە چەند 2X کۆ 1 یەکەم X تواندوو سالب جارانی 2X سالب 2X سالب جاران موجب 1 دەکات سالب 1 موجب 1 و سالب 1 با بڕۆن ئەوەی دەمینێتەوە سالب X تواندوو کەمی 2X خلاص ئەوان چییە G circle F ها ئاگادار بە قوتابیان بەینی F و G کەوانە بوو ئەو ئاوێتەیە لەبیر نەکەی ها لەگەرەوەی تێکەری نەکەی G F of X ها چەند فەرقی هەیە ئەوە نێوان G و F ئەەکەی چێکەوانەیە ئەو نێوانیان چییە هیچ نەمزانی جاران ئاگادار بە ئەو جیاوازە لەگەرەوە ئەوە واتای چییە واتای ئەوەیە لە شوێنی نەخشەی G لە شوێنی هەر یەکسەچی Fی دادنێ لە شوێنی هەر یەکسەچی G Fی دادنێ واتە لێر دەکەینە چ F دوو کەوانە FX هاوای لێ دێتن کۆ 1 تەواوە یعنی نەخشەی F دەخەمە ناو G G circle F Fی دەخەمە ناو G Fی دەخەمە ناو G یەڵە بزانم دەکات چەند دوو کەوانە FX چییە یەکەم X تواندووە یەکەم X تواندوو کەوانەی قەپاتەکەم کۆ 1 ئەو جدوەکەی جاران ناوکەوانەکەم دوو جاران یەک دەکات دوو جاران سالب X تواندوو سالب 2X تواندوو کۆ 1 ئەنجامی کۆتایی دەکاتە چەند دوو کۆ 1 دەکاتە 3 کەم 2X تواندوو باشە قوتابیان ئەدیەوەیان ئەوە لێکدانە ها ئەوە فەرقی نییە لەگەرەوەی برێ F G of X ئەو دوانە یەکسانن ها نێوانیان چێ نێوانیان جارانە لەبیر نەکەی ها F و G of X باشە یەڵە بابزانین دەکاتە چی نەخشەی FX یەکەم X تواندوو و نەخشەی GX 2X کۆ 1 ڕادەی یەکەم جاران هەردووچی ڕادەی یەکەم جاران هەردووچی و ڕادەی دووەمیش جاران هەردووچیەکەی باشە وچی لێکدانی کەوانەیە یەک جاران 2X 2X یەک جاران موجب 1 دەکات موجب 1 سالب X تواندوو جاران 2X سالب 2X توان 3 سالب X تواندوو جارانی موجب 1 سالب X تواندوو ئەوە ئەنجامەکەمان لەبۆ دەرچوو ئیلاگەر بتەوێت ڕێکی بێخی لە توانە بەرزەکە سالب 2X توان 3 کەمی X تواندوو کۆ 2X کۆ 1 چکە دایمەن ڕادەدار وها جوانتر و ڕێکترە لەسەر شێوەی گشتی بنووسرێ لە توانە بەرزەکە لە بۆ توانە نزمەکەی بەڕێکی بنووسرێتن ئەوە قوتابیانەوە جارە ئەوە چ دەرێ F circle G ها نێوان F و G چییە کەوانەیە ئاگادار بە لەگەڵەوە تێکەری نەکەی ئەوە لێکدانە
ئەوە لێکدانە لەبیر نەکەی سەرخڕ ئەها FG ئەوە لێکدانە ئەو ئاوێتەیە نێوان F و G هیچ نەنووسرا کەواتە جارانە بەڵام ئەو نێوان F و G چییە کەوانەی یعنی ئاوێتەیە واتای چییە واتای ئەوەیە F سێرکل G دەخەینە ناو F واتە لە شوێنی XF دەنووسم G لە شوێنی XF دەنووسم چ دەنووسم G یەک کەم چ دەنووسم لە جیاتی یەکسەکەی دەنووسم ئەوە دەنووسم GX دەنووسم چ خەبا بە جوانی بنووسم دەنووسم چ دەنووسم GX GX وایە ئەنجامەکەی با بنووسم یەکەم GX چییە دوو X کۆ یەک هەمووی تواندوو F سێرکل G واتە G دەخەمە ناو F لە شوێنی XF G دەنووسم یەڵڵا ئەوە کەوانەی دووجای تەواو کرانەوەی کەوانەی دووجای تەواوی لە بۆ دەکەم یەکسان یەک کەم کەوانە ڕادەی یەکەم دووجا چار X تواندوو دوو جاران ڕادەی یەکەم جاران ڕادەی دووەم دوو جاران دوو X دەکات چار X جاران موجب یەک دەکات موجب چار X ڕادەی دووەم دووجا دەکاتێ دوای سالبەکەی لێدە لەناو کەوانەیدا یەک سالب جاران چار X تواندوو سالب چار X تواندوو سالب جاران موجب چار سالب چار X سالب جاران موجب یەک دەکات سالب یەک ئەو موجب یەکە و سالب یەکە دەبا بڕۆن لە کۆرمان ببنەوە سالب چار X تواندوو کەمی چار X ئەوەندەمان مای تۆ ئەنجامەکەی G circle ئەوەش مایە G circle G of X F circle F of X یەڵڵا با ئەوەش بکەین با بزانین ئەویان دەبنە چی قوتابیە یەڵڵا ئەویان با بزانین دەبنە چی یەڵڵا F circle G of X معنای چییە يعني واتا F كوانا F(X) F كوانا F(X) واتا F بخونا F سيركل F بخونا F بخونا F(X) تبو لو اللي بدنا نسمع هاو بيلم ديار بي يك كم X تواندو واتاي تيا واتاي اويا يك كم F(X) هموي تواندو F دخمونا F واتە لە شوێن Xەکەی دەنووسم Fx ئەجەوەرە دانێەوە یەکەم لە جیاتی Fx چ بنووسم یەکەم X تواندوو هەمووی تواندوو ئەو دەدەم کرانەوەی کەوانەی بۆ دەکەم بزانە کەوانە قوتابیان لێرە دەنووسم ئاگا لێرەکانەوە باشە لێرە دەنووسم یەکەم ڕادەی یەکەم دووجا دەکا یەک دوو جاران ڕادەی یەکەم جاران ڕادەی دوو جاران یەک دوو دەکا جارانی سالب X تواندوو دەکاتە سالب دوو X تواندوو ڕادەی دووەم دووجا موجب X توان چار سالب X هەمووی تواندوو دەکات موجب X توان چار ئەوەی سالبەکەی جاران ناوکەوانەی کەم یەک سالب جاران یەک سالب جاران سالب موجب دوو X تواندوو سالب X توان چار ئەو دوانە با بڕۆن ئەوەی دەمینێتەوە دەکاتە چی دوو X تواندوو کەم X توان چار ئەوەش ئەنجامی F سيركل F یەڵڵا باشە ڕەچکەن لەگە G ئەو جارە G سيركل G سيركل واتە G بخۆ ناو G بخەوە ناو G بزانین دەکاتە چی واتای ئەوەیە G کەوانە GX ویستم بنووسم Fx GFX هەندێرین Fx لێمان بوویتەوە کەواتە G کەوانە GX G دەخەینەوە ناو G بزانین و G دەخەینە ناو G یەکسانە ئەوە نەخشەی Gە وایان نە دوو لە جیاتی X برێن چ دەرێن GX کۆیەک بابێم دانێمەوە لە جیاتی جیەکەی هان لێرە لەوتان تەواوەکەم قوتابیان یەکسانە دوو کەوانە لە جیاتی GXی ئۆتە GXم هەیە دوو X کۆیەک کۆیەکە چێ لە دەرێ خلاص کەواتە دەکاتە چەند دوو جاران دوو X ئەوەی جارانی ناوکەوانەی دەکەین دوو جاران دوو X دەکات چار X دوو جارانی موجب موجب دوو کۆیەک ئەنجامەکەی دەکاتە چار X کۆ سێ ئەوە F G سيركل G F نا G سيركل G ئەو بەنسبەت نەخشە ئاوێتەکان ئەوەشیان هۆمۆرکە بە خۆتان لە بەریدانیشن زانە ئەنجامەکەی دەکاتە چەند باشە ئەوە لۆخ و بالۆنگۆبی هۆمۆرکبی باشە یەک لەسەر X تواندوو F سيركل G سيركل F ئەزەکەی بە حەلکەم چکە هەردوو کەرتیە ئاگادار قوتابیان بزانین ئەو هۆمۆرکەی کۆ حەلەکەی بە وردی بە عاقلی بە جوانی گوێم لێ بگرن با بزانین تەماشەکەی ئەوانە هەردوو کەرتینە لێ بزانە و مامەڵەی لەگەر دەکەین یەڵڵا دەرێ F کەوانە GX معنای چییە؟ یعنی
جي اكسي لافي داني جي اكسي لافي داني دكاتره دكايك لسر لجياتي اكسي بنسم تدنسم دنسم جي اكس كميك ها كلو لجياتي ناري اف سيركل جي او جي لجي اكس اي في دادنم او هاي يلا بعد داني موزاره دكايك لسر نقشي جي تيا يك لسر اكس تو اندو كميك تاچی کە مۆهابەجێنیاری ها هەگەر لێبی نەکەی ئەوها بەجێبێری باشە ئەوە بەجێبێری ماردوێرانەبی ئەو ژێرە یەکە یەک لەسەر ئێکستواندوو جاران یەک دەکا ئێکستواندوو یەک جاران یەک هەر یەکەم یەک جاران ئێکستواندوو ئێکستواندوو ئێ ئەوە کەرتیە دائیمەن ئەگە کەرتێک کردی خوارێ کەرتی بوو ژێرەی ژێرە خوارێ خوارێ ها خوارێ خوارێ چی لێ دێ بەسە دەکەوی ها خوارێ خوارێ چی لێ دێ بەسە دەکەویتن دەبیتە چەند ئێکستواندوو جارانی یەک دەکا ئێکستواندوو لەسەر یەکەم ئێکستواندوو ئەوە بریتە لە ئەنجامی ئف سێرکل جی یاڵا جی سێرکل ئف باشە ڕەچ بکەین نەزار لەگە جی سێرکل ئفی معنای چی ئەوەیە واتای ئەوەیە جی کەوانە ئفی ئەکس واتە لە شوێنی جی لە شوێنی ئەکسی جی ئفی دەنووسی واتە دەکاتە چی یەک لەسەر چ لە جەها نەخشەی جیەوە دەنووسم ئفی ئێکس هەمووی تواندوو جی سێرکل ئێفە جی سێرکل ئێفە کەواتە ئێفی دەخەمە ناو جی ئێفی دەخەمە ناو جی با بزانین ئەنجامەکەی دەکاتە یەک لەسەر چ ئێکس تواندوو دەکاتە یەک لەسەر ئێکس کەم یەک هەمووی دووجا ئەنجامەکەی دەکاتە چەند ئەنجامەکەی بریتە لە یەک لەسەر ڕادەی یەکەم یاوە یەک تواندوو کەرتێک ئەگەر دووجابی سەرش تواندوو دەکرێت خوارش تواندوو دەکرێت ئەوی خوارش ئێکس کەم یەک هەمووی تواندوو یەک تواندووە دەکاتێک تازە لێرە قسەکەم کرد وتم ئەگەر لە خوارێ کەرتێتە بوو ژێرە بەسە دەکەوی ئەوەش وایە ئەوە کەرتە گەورەکەیە ژێرە خوارێ بەسە دەکەویتن ئێکس کەم یەک هەمووی تواندوو جاران یەک دەکا ئێکس کەم یەک هەمووی تواندوو لەسەر یەک ئەوش بریتە لە ئەنجامی جی سەرکل ئەف بابچینە سەر بەها لێرکانش هەم کەرتی هەم بەهاشە زین بەها کو مامەڵی لەگە دەکەی ئەو بەهایانە کو مامەڵی لەگە دەکاتە چی تەماشەکەنێ قوتابیان دەکاتە ئف کەوانە جی دوو کەواتە یەکەم جار دووی لە چێدا دەنێم لە جیدا دەنێم یەک لەسەر دوو کەم سێ دەکات چەند دەکات سالب یەک واتە ئفی سالب یەک دابەش سالب یەک دەکاتە سالب یەک ئەو جارە سالب یەکی لە ئێفی دادنێن سالب یەک توان دەکا یەک کۆ یەک دەکاتە دوو وەڵی بەوە بوویتە گەمێ منداڵن بەخوا لە ئاسانیان ئەدیەوە چیەوە ئەوەیان جی کەوانە ئێفی سالب یەک کەواتە معنای چییە یعنی سالب یەکی لە ئێفی دانێ یەڵە بادانێ سالب یەک توان دەکاتە یەک کۆ یەک دەکاتە دوو واتە دەکاتە جی دوو ئەجا ئەو دوای دووبارە لە جی دادنێمەوە دوو لە جی دادنێمەوە دوو کەم سێ سالب یەک یەک دابش سالب یەک دەکاتەوە سالب یەک ئەوەش ئەنجامی ئەو ئف سێرکل جی و جی سێرکل ئف باتینە سەرەوە پرسیارێکی ڕاهێنانەوە پرسیارێکی زۆریش جوانە بە تایبەتی ئەگەر بیخەیتە خێزانی بواری برێ بواری چەندە مەودای چەندەوە ئەگەر لەوە بەکاری بێنی شتێکی زۆر نازدار و چاک دەردەچی ئف سێرکل جی و جی سێرکل کاتێک ئەگەر بزانی قوتابیان دەڵێ چێ دەڵێ ئەگەر بزانی ئف بریتە لە ئێکس تواندوو و جی ئێکس دەکات ڕەجی ئێکس یەڵە با قسام بکەین ئف کەوانە جی ئێکس معنای چییە واتە بنووسە جی ئێکسی لە ئێفی دانێ جی ئێکسی لە چێ دانێ لە ئێفی دانێ باشە واتە چی لێ دێتن ئەگەر لە ئێفی دانێ دەکاتە چی دەکات کەوانە جی ئێکس هەمووی تواندوو وایە ها جی ئێکس لە ئێفی دانێ تە جی ئێکس هەمووی تواندوو با بێم دای بنێ واتە دەکاتە چی ڕەجی ئێکس هەمووی تواندوو چووکەی ئەو دووە لەگەڵ ڕێگەی دەڕوا پرسیار لە خۆت کە ئایا ئەو دووە لەگەڵ ڕێگەی دەڕوا ئەمن پێتەڵێم بمەرجەکی دەڕوا ئەگەر ئەو هابنووسی ئێکس کاتێک ئێکس گەورەتر یان یەکسانبی لە سفڕی ئەگەر ئەوەت لۆ نووسی بەڵێ دەڕوا ئەوەی لۆ نەنووسی هەڵەیە تێگەشتنیانە ئاگاداربە ئەوە دەکات ئێکس بەڵام کاتێک ئێکس گەورەتر یان یەکسانبی لە چەندی لە سفڕی ئەدی جی سێرکل ئف معنای چییە جی کەوانە ئێفی ئێکس یەڵە ئێفی بخە ناو جی ئێفی بخەمە ناو جی واتە چی لێ دێ دەکا ڕەجی دووجای چی ئێفی ئێکس وایە ئێفی
دەخەمە ناو جی ئەبیتە چ ڕەج دوای ئفێکس یاڵە بادانم ئەکا ڕەج دوای چ ئفێکس ئێکس تواندووە ئەدی ئەو دووە لەگەرەوەی دەڕوا ئەو دووە لەگەڵ ڕێگەی نەخێر ناڕواتن کەواتە دەکاتە چی دەکاتە بەهای ڕووتی ئێکس کەواتە ئاگادار بە نەخێر F سێرکل G F سێرکل G یەکسان نابی بە G سێرکل F باشە قوتابیان ئەو بەنسبەت نەخشە ئاوێتەکان